سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کات و هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەرکوێکان ساغ و سڵامت بن خۆشەویستان ئەمڕۆ دووشەممە 26 پوشپەڕی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 17 جولای 2023 زاینی لەگەڵ هاوڕیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان ئێران و جیهان. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری ڕۆڵەکانیان لە مەهاباد و دێولان، لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی نەغەدە و بەندەر عەباس، دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری ورمێ، بەڕێوەچوونی جەلسەی دادگاییکردنی ڕەفیق سەلیمی لە شاری سنا، ڕێگری لە چوونە ژوورەوەی لاوانی کوردی پۆشی کرماشان بۆ تاقوەسان، ماڵئاوایی لە ژیانی هاوڕێیەکی دێرینی کۆمەڵا لە شاری مەهاباد، ناڕەزایەتی خەڵکی ڕەشت لە ئاست گەشتی ئێرشاد، ناڕەزایەتی پێرسۆنێلی شرکەتی زانکۆی زانیاری پزیشکی ئێرانشار و کوژرانی هاوڵاتیەکی بەلوچ بەدەستی هێزەکانی ڕژیم لە زاپۆل. دەستپێکی هەواڵەکان. کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری ڕۆڵەکانیان لە مەهاباد و دێولان بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی یەکشەممە 25 مانگی پوشپەڕ بنەماڵەی دادخوازانی مەهاباد و دێولان بە کۆبوونەوە لەسەر مەزاری ڕۆڵەکانیان پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. بەپێی راپۆرتەکان بنەماڵەی هەمیشە زیندوو پەیمان گەڵوانی کاڕۆژی 18 پوشپەڕ بەهۆی ئەشکەنجەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کردبوو لەسەر مەزاری کۆبوونەوە و بەڵێنیاندا درێژهەدەری ڕێگای پڕشانازی بن. لەلایەکی دیکەوە بنەماڵەی دادخوازانی دێولان و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی ئەو شارە بە گوڵبارانکردنی مەزاری ڕەزا لوتفی، موحسێن نیازی و شادمان ئەحمەدی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی نەغەدە و بەندەر عەباس بەرەبەیانی ڕۆژی دووشەممە 26 پوشپەڕ سزای ئێدامی دوو بەندکراو بە ناوەکانی سەنگەر خزری خەڵکی ناوچەی نەڵاسی سەر بە شاری سەردەشت و غوڵام سدیق هورموزی خەڵکی نیمروزی بەلوچستان لە زیندانەکانی نەغەدە و بەندەر عەباس جێبەجێ کرا. بەپێی راپۆرتەکان سەنگەر خزری 2 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە سزای سێدارەی بەسەردا سەپا. هەروەها غوڵام سدیق هورموزی ساڵی 95 هەتاوی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە بازگەی پشکنینی میناب دەست بەسەر و دواتر بە ئێدام مەحکوم کرا. جێگای ئاماژەیە کە ئەو دوو بەندکراوە خێزاندار و دارایی منداڵ بوون. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری ورمێ. سەر لە بەیانی ڕۆژی شەممە 24 پوشپەڕ هاوڵاتیەک بە ناوی لالیخان نیکنیا خەڵکی گوندی هەکی سەر بە ناوچەی تەرگەوەڕی ورمێ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزرا. بەپێی زانیاریەکان هێزەکانی ڕژیم بەبێ بەڵگەی یاسایی هێرشیان کردوتە سەر ماڵی لالیخان نیکنیا و ناوبراویان بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم لە پێشچاوی هاوسەرەکەی بە ناوی سەرباز نیکنیا دەست بەسەر کردووە. تا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵە هیچ زانیاریەک سەبارەت بە شوێنی ڕاگیرانی ئەو هاوڵاتیە لەبەردەستان نییە. بەڕێوەچوونی جەلسەی دادگاییکردنی ڕەفیق سەلیمی لە شاری سنا. ڕۆژی یەکشەممە 25 مانگی پوشپەڕ جەلسەی دادگاییکردنی ڕەفیق سەلیمی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی سنا لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە بەڕێوەچوو و بڕیارە جەلسەی دووهەم لە ڕێکەوتی 15 گەلاوێژی ئەمساڵ بەڕێوە بچێت. بەپێی راپۆرتەکان ڕەفیق سەلیمی ڕۆژی چوارشەممە 28 بەفرانباری 1401 پاش 50 ڕۆژ ئەشکەنجە لە گرتوخانەی ئیطلاعاتی سنا بۆ زیندانی ناوەندی ئەو شارە ڕاگوێزرا. ناوبراو لە ڕێکەوتی 27 خاکێلەوەی ئەمساڵ لەلایەن دادگای ئینقلابی سنا بە سەرۆکایەتی قازی نەقیزادە و سەرۆکی لقی دووی دادگای ئینقلاب بانگهێشت کرا. جێگەی ئاماژەیەکە ڕەفیق سەلیمی لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە تۆمەتی بێبنەمای پێکێنانی گروپی نایاسایی و هەوڵی تێکدانی ئاسایشی گشتی و ئفساد الفیل ئارز مەحکوم کراوە.
ڕێگری لە چوونە ژوورەوەی لاوانی کوردی پۆشی کرماشان بۆ تاقوەسان. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی یەکشەممە 25 پوشپار حراسەتی کۆمەڵی توریستی تاقوەسان لە شاری کرماشان ڕێگری لە چوونە ژوورەوەی لاوانی کوردی پۆش بۆ نێو ئەو سایتە مێژوویە کرد. بە وتەی هاوڵاتیان مێژووی کرماشان دەیسەلمێنێت کە ئەو پارێزگایە و بە تایبەت شاری کرماشان وەکو گەورەترین شاری ڕۆژهەڵاتی کوردستان هەمیشە شارێکی کوردنشین بووە و دانیشتوانەکەی بە زاراوەی کەلهوڕی قسە ئەکەن. ئەمە چەندومین جارە کە ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی فاشیستانە لەگەڵ خەڵکی ئەو شارە هەڵسوکەوت دەکات و ئێمە چالاکانی مەدەنی ڕێگەیان پێ نایدەین و داوا لە تەواوی خەڵکی ئازادیخوازی ئەو شارە دەکەین بەرەنگاری هەوڵەکانی ڕژیم بۆ لەناوبردنی کولتور و مێژووی ئەو شارە ببنەوە. ماڵئاوایی لە ژیانی هاوڕێیەکی دێرینی کۆمەڵە لە شاری مەهاباد. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی یەکشەممە 25 پوشپار کاک تەها ئەبوبەکری هاوڕێی دێرینی کۆمەڵە و برای یەکێک لە گیانبەخت کردوانی ڕێبازی کۆمەڵە بە ناوی کاک عەلی ئەبوبەکری ناسراو بە عەلی ڕەش لە شاری مەهاباد پاشماوەیەک نەخۆشی بۆ هەمیشە ماڵئاوایی لە ژیان کرد. کاک تەها ئەبوبەکری دڵسۆز و لایەنگرێکی بە ئەمەکی کۆمەڵە بوو و جگەرگۆشالاوەکەشی بە ناوی ئالان لە ڕەوتی شۆڕشی ژن ژیان ئازادی بە فیشەکی پاسدارانی کۆماری ئیسلامی گیانی لەدەستدا. بەم بۆنەوە سەرخۆشی گەرممان ئاراستەی ئەندامانی بنەماڵەی کاک تەها بە تایبەت خات و پەریزادی هاوژینی کوڕەکەی شاهۆ و کاک عەلی ڕەش دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. ناڕەزایەتی خەڵکی ڕەش لە ئاست گەشتی ئێرشاد. شەوی یەکشەممە 25 پوشپار ژنان و پیاوانی ڕەشت لە مەیدانی شارەوانی ئەو شارە لەگەڵ هێزەکانی ڕژیم تێکەڵچوون و ناڕەزایەتی خۆیان لە ئاست حجابی زۆرم لێ نیشاندا. بەپێی راپۆرتەکان شەوی ڕابردوو هێزە ئینتزامی و لباس شخصیەکانی ڕژیم لە مەیدانی شارەوانی ڕەشت هەوڵی دەست بەسەرکردنی کچان و ژنانی دژبەری حجابی ئیجباریان داوە، بەڵام لەلایەن خەڵکی ئازادیخواز و بەرابەری تەڵەبەوە بەرپرچ دراونەتەوە و سەرکوتگەرانی ڕژیم ناچار بە پاشکشە بوون. ناڕەزایەتی پێرسۆنێلی شرکەتی زانکۆی زانیاری پزیشکی ئێرانشار. بەپێی راپۆرتی کەمپێنی چالاکانی بەلوچ ڕۆژی یەکشەممە 25 پوشپار پێرسۆنێلی شرکەتی شاغڵ لە زانکۆی زانیاری پزیشکی ئێرانشار لە ئاست پێنەدانی حەقدەستی دواخراوەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان پێرسۆنێلی شرکەتی زانکۆی زانیاری پزیشکی ئێرانشار ماوەی 4 مانگە هیچ حەقدەست و مەزایایەکیان وەرنەگرتووە. پێرسۆنێلی ئەو ناوەندە تا ئێستا چەند جار ناڕەزایەتیان دەربڕیوە، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم نەچووە بەدەم داواکاریەکانیانەوە. بەوتە یەکێک لە ناڕازیان نامەیان بۆ وەزارەتی بەهداشت نووسیوە و لە وڵامدا ڕایان گەاندووە پارەمان بەلای ڕێکخراوی تامین ئیجتیماعیەوە هەیە و تا قەرزەکەمان پەرداخت نەکرێت ئێمەش ناتوانین حەقدەستەکانتان پێ بدەینەوە. کوژرانی هاوڵاتیەکی بەلوچ بەدەستی هێزەکانی ڕژیم لە زابۆل. ڕۆژی یەکشەممە 25 مانگی پوشپار هاوڵاتیەکی بەلوچ بە ناوی هاشم بەریچی کە لە زابۆل بۆ ئەفغانستان دیپۆرت کرابوو لە کاتی گەڕانەوەی بۆ نێو خاکی ئێران بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی لەدەستا. هاشم بەریچی تەمەن 25 ساڵ و خەڵکی گوندی گەلی سەر بە ناوچەی دووست محەممە دوای دیپۆرتکردنی بۆ ئەفغانستان لە کاتی گەڕانەوە بۆ ئێران بە بیانووی نەبوونی بەڵگەی شناسایی لەلایەن هێزە سنووریەکانەوە دراوەتە بەر دەستڕێژی گولە و دەستبەجێ گیانی لەدەستاوە. شایانی باسەکە لە ساڵی 1401دا 243 هاوڵاتی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانیان لەدەستاوە. لە سەرکار دەرکردنی بە کۆمەڵی 100 دکتۆر لە ئێران. بەپێی راپۆرتەکان لە چەند ڕۆژی ڕابردوو 100 پزیشک و مامۆستای زانکۆی پزیشکی ئێران بە بیانووی مەحکومکردنی جەنایەتەکانی کۆمەڵی ئیسلامی لە سەرکار دەرکراون. لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵی ئەنجومەنەکانی زانیاری پزیشکی ئێران دژبە خانەنشینکردنی ئیجباری مامۆستایانی زانکۆ لە سەرکار دەرکردنی ژمارەیەک لە پزیشکان بەیانیەکی بڵاو کرد و تێدا ڕەخنەی توندی لە هەڵسوکەوتی ناوەندە ئەمنیەتی و قەزاییەکانی ڕژیم کردبوو.
هەروەها کۆمەڵێک لە خانەنشینکراوانی زانکۆی پزیشکی کە ئەو بەیاننامەیان واژۆ کردووە لە چوونە ژوورەوە بۆ نێو نەخۆشخانە قەدەغەکراون. ئاوارەبوونی سەدان کەس بەهۆی ئاگرکردنی دارستانەکانی ئیسپانیا دوایین هەواڵمانە. ڕۆژی یەکشەممە 25 پوشپار بەهۆی ئاگرگرتنی دارستانەکانی دوورگەی لا پالما لە ئیسپانیا سەدان کەس ناچار بە چۆڵکردنی ماڵەکانیان بوون. بەپێی راپۆرتەکانە چوونەسەرەوەی پلەکانی گەرما بە تایبەت لە باشووری ئوروپا بووەتە هۆی ئاگرگرتنی دارستانەکانی پۆرتۆغاڵ و ئیسپانیا. ئاگری دارستانەکانی دوورگەی لا پالما لە ڕۆژی شەممە 24 پوشپارەوە دەستی پێکردووە و هێشتا بەردەوامە. بەوەتێ بەرپرسانی دەوڵەتی ئیسپانیا تا ئێستا 500 کەس ناچار بە چۆڵکردنی ماڵەکانیان بوون و ئاگرکەش هێشتا کنترۆڵ نەکراوە. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکان پێشکەشکرانە فەرمونون بۆ بینی درێژەی بەرنامەکانمان.